دەستان خۆش بێ دەستان خۆش بۆ پارچە میوزیکە جوان دەستان خۆش ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت لە سێم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا دووبارە جەژنتان پیرۆز بوو هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت و ئەم دوو ڕۆژەی جەژنی ئەم دوو ڕۆژەی کە لە ڕابردووە لە جەژنی قوربانە هیوادارم بە شێوەیەکی زۆر باش کاتەکانتان بەسەر بردبێت وەکو وتمان ئەگەر کەسێک دڵیەشان بێتن گردن ئازاییتان لە یەکتری کردبێت و دووبارە باوەشی سۆز و خۆشەویستیتان بۆ یەکتری کردبێتەوە هیوادارم کاتەکانتان لەگەڵ خێزان و هاوڕەکانتانە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە بردبێت ئێمە خۆشحاڵین دووبارە لە پرۆگرامە تایبەتەکەی ڕۆژێکی نوێ لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی جوان و هونەرمەند و گروپی میوزیک لەگەڵ ئێوەیە بەردەوام ئەبین و سێم ڕۆژی جەژنی قوربانتان بۆ جوانتر ئەەکەین دەست خۆش پێیوان سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش بەیانیتان باش هیوادارین هەموو ڕۆژێکیان جەژن و خۆشی بێت هەمیشە لە شادیا بن ئەمڕۆژ با پرۆگرامێکی تایبەت لە خزمەت ئێوەی ئازیزە بین کورسات هەرگیز بینەرەکانی لەبیر ناکات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەردەوامی هەیە ئەمڕۆژ هونەرمەندی ئازیزمان لایە و دوو کەسایەتی شارمان لایە و هاوڕێیانی موزیسیان کە با دەست و پەنجە ڕەنگینەکانیان ڕۆژەکەمان بۆ جوانترەکەن بەرنامەکە ڕازاوەترەکەن لەگەڵ هاوکارم پەیوەند پرۆگرامتان پێشکەشەکەین و هیوادارین کەمتر لە دوو کاتژمێر بینەری پرۆگرامەکە من پەیوەند جەژنانە وەرگرت من جەژنانە وەرنەگرتووە بەداخەوە بەڵام ویستم پرسیار لە تۆ بکەم بزانم ئەم جەژنە چۆن ڕۆژ تو جەژنانە وەرنەگرتووە بە جەژنانە ویاوە بەڵێ من جەژنانە ماوە بەڵام جەژنانە وەرنەگرتووە بابان جەژنانە وەرگروا بوو جەژنانی چاکیشی وەرگرتووە جەژنانی لە پەیوەند قیناکەشانی بوو جەژنانەی لە پەیوەند وەرگرت با ئەوەی منیشی تیا بوو جەژنانی لە پەیوەند وەرگرت جەژنانەی لە تەرزە وەرگرت جەژنانی لە بەسڕەوەت بۆستە بزانم بۆچی جەژنانەکەی توی تیا بوو ئایانی من و تۆ منیش جەژنانە مایە تۆ جەژنانی وایە 50000 مایە بەڕاستە چیەکەوتم گون ئاحا گەنج ئەبێ دوایی لەگەڵ بابان ئەمزان بابان وایە جەژنانەکە تۆ گرتووە لە ڕەوەند ئەی جەژنەکە چۆن بوو بە گشتی زۆر خۆش بوو بەڕاستی جژنێکی زۆر تایبەت بوو هەرچەندە زۆر گەرما بوو بەڵام تێپەڕێت کێشە نابێت مهم وایە هەمیشە لە گەرمگوڕی هەیە لە پەیوەندی جاڕۆتە ئەمە زۆر باشە لەوەی کە ئێستا تۆ کە ئەم جەژنە ئاوا بە گەرمگوڕی وەری ئەگریت لەوەی کە تۆ مناڵەکەت وردەوای لێ ئەوی جەژنی لا خۆشەویستە بێت و ئەکا بە کللتورێکی جوانیش گە لە بۆنە ئاینەکە بە کللتورێکی جوانیش ئەمێنێتەوە سەردانیەکان جوانتر ئەبێت. هونەرمەندێکی ئازیز کە یەکێکە لە دەنگە ڕەسەنەکان کە کەسایەتیەکە وەستا جەلیلمان لایە ئەکرێت هەمومان ئاشنا بین بە دەنگ و بە گۆرانی خۆشەکانی کە بەردەوام لە پرۆگرامەکانە بەرکەوتنمان هەبووە لەگەڵ یا وەستا جەلیل ئەمڕۆ پرۆگرام جوانتر و ڕازاوەترەکە وەستا جەلیل سڵاوت لێبێ و بەخێر بێ جەژنت پیرۆز دوو کەسایەتی شارمان لەگەڵا بێت خات و سەیران و خات و عەتیا دوو کەسایەتی جوان بەجلی کوردیەوە ئەمڕۆ میوانی بەرنامەکان بەخێر بێن دووبارە جەژنتان پیرۆز بێت میوزیکەکە لەوەی کە لە هەموو بۆنە تایبەتەکانی کورساتدا لە هەموو کاتەکانی کورساتدا پرۆگرامەکانی کورسات جوانتر ئەکەن ئەوانش گروپی میوزیک کاکرەباز و کاکڕاستی کاکاروان و کاکێشەوە اینجا با من نقڵەکەش بگەڕم لەگەڵەوەی کە گروپی میوزیک پێش بەرنامە یەکی نقڵێکیان هەڵگرتووە بەڵام قەیناکەمە هەر دووبارە یەکەینەوە جاڕۆن کاکڕاستی تۆ زەکێشەی لەگەڵ گەرمایە هەبووتی شەکرەشم داوە بەسە زوو نقڵم بۆ بێنن سڵاو لە جەنابی جەژنی قوربانی پیرۆزەکەم لە هەموو مسلمانانی جیان لە گشت مسلمانانی کوردی خۆشەویستی خۆمان کوردستانی هەموو چوار پاسەکە سڵاو لە ئێوەش جەژنی قوربان پیرۆزەکەم لە تەواوی مسلمانان و تەواوی کوردستان لە هاوڕێکانم لە دۆستەکانم ئیشەڵڵا بێتە جەژنێکی خۆشی بۆ هەموو لایەک و لە کورساتی ئەزیز و خۆشەویستی کە هەمیشە ماڵی هەمووان بۆ بە ماڵی خۆمانماندانا خێر بێن سەر چاوانمان سڵاوت لێ بێ بەیانی باش جەژنە پیرۆز بێت سڵاو لە جەنابیشان جەژنی ئێوەش پیرۆز بێ لە هەموو کارمەندای ئەم کەناڵە پیرۆز بێ لە کەسوکارم و لە مناڵەکانم و لە هەموو گەلی کوردستان لە هەر شوێنێک و لە هەموو مسلمانانی جیهان و حاجیان کە چون بۆ حەز خوالیان قوبوڵکە و لە هەر یەکێ لە کوێی دنیا بێت پیرۆز بێ لێ هەر لە جەژن خۆشیان چوارباخە ماڵی باپیرم دراوسی ماڵی ئاتێخان بوو وەرە خزمین دراوسی ئێمە با یەکسەر بە بەرهەمێکی هونەرمەند وەستا جەلیل دەست پێ بکەین بۆی پرۆگرامەکەمان زۆر تایبەتر و جوانتر بێت بەسەر چاو بەسە بینەرمان هەمووی چاوەڕێی بەرهەمەکانەکەن
دەستان خۆش بێت دەستان خۆش سێراخان دوێنە جەژنەکە چێشە دروست کرد بۆ یەکەم ڕۆژ جەژن ئەرۆڵا من خۆشترین شت لە لام یەکەم ڕۆژی جەژن خۆشترین شت لە لای منان حازرکردنی جەژنی بەیانیە کە بەیانی چێژ کشمیشەکە نەبێت و فاسۆلیاکە نەبێت و هەچەنە دەفتەری ئێمە زۆر فاسۆلیا بەکارێنێ بڕان لەگەڵ قەیسی بەجلی کوردیەوە من ئێمە معدل هەروان لەگەڵ ئەتاوەخانە بۆ کەم شوێن جلی احتیادی لەبەرەکەین دامێ بەجلی کوردیەوە کەسێتانەگەن لە خۆمان و حەزمان لە جلی کوردیەوە نەجوانە لە خزمەتتانێنەوەمانەیە و ئەنجا بە بۆنێەوەی کە ئاتاوەخانش خۆی سەرپەرشتیاری گروپێکی گەشتیاریەدا سلێمانیا ئیتر ئەو کەلتورەی پاراستە و هەمومانی هەان ناوە کە ڕەسەنایەتی خۆمان چەند جلوبەرگەکانمان ڕەسەنایەتی خۆمانە
هانمانەیە هەمیشە بۆ گەشتەکان جلی کوردی لەبەرکەین و بەڵام بەخوا جلی کوردیش جوانترین جلە و ئاڵاوانێ و خانومان دەرەکەی پێوەی تو شۆخ ئەو ڕۆژە هەر لە خۆیەوە تایبەتە جیاوازە ڕاستەکەی شتێکی تر ئەو ڕۆژ لەبەرکان نان و چێشتی بەیانی یەکەم ڕۆژ باسیکەوە بکەیت وڵام من بەیانیان هەر وەکو لە نەریتی دایک و باوکمان و لە کۆنەوە بەیانیان هەستاون چێشیان لێناوە هەر عینەشت منیش هەر بەیانیان زوو هەڵەسم چێژ لێنێم چکە بەڕاستی ئەگەر ئەو بەیانی هەڵنەستی چێژێنێنی يعني جژنی يعني هیچ ئەماجی بۆ کرێگە هەر خۆشی بێ لە ماڵەوە بەتەنها چێشتی بەیانەکە دروستەکە خۆ هیچ کاتێک دانیان نان ناخورێ بەڵام لە جژنا زۆر ئەخورێ و زۆر خۆش چکە بەڕاستی تایبەتمەندی خۆی هێتی ئەگەر نەبێ معنای من بە جژنی زۆر باشە وەستا جەلی تۆ لەگەڵ جەژناچۆنی ئەم جەژنە چۆن بەسەر برد لای تو نان و چێشتی بەیانی گرنگی خۆی هەیە زۆر کەسمان هەیە کە خانمەکان لە ماڵ و نان و چێشتەکەش دروستکەن لەوە چەندجا مناڵەکان بەشداری ناکەن سەعادە دیلیڤەریان بوو چەند گرنگە ئامادەکردن نان و چێشتی بەیانی خۆی جەژن خۆی بەس بەو چێشتی بەیانیەوە خۆشە بۆ برنج و شلەی فاسۆلیا و قەیسی بۆنی ئەم گۆشتە و بەڵێ تۆ کشمیش و بە مشتی لەسەر لەسەر برنجە هەر لە خۆتوش یاد دەکرێتەوە نا بەیانیانی کەوان نییە یعنی جەژنیانی ئەو برنج و شلەی بەیانی کە لێندرێ ئیتر نازەم ئێستا و خۆشەوی ساڵێ بەدلیڤەری دراوسەکە خواردنی کوردەواری بوو یا هەر پیتزا کوردەواری چینە و وڵا بە پاکەت و پیتزا دوای سعات دەنەبوو دوای سعات 11 بوو دلیڤەری بۆیان هەوا بەخوا هەستەکەم جەژنیش چۆنەڵی کاڵ بۆتەوە جەژن یعنی خەڵک وەکو جارانەوە بە گەرم و گوڕی ناچێ بۆ ماڵان و بۆ باشە ئەم کاڵبوونەوەیە خەتای خۆمان نییە ئێمە بەرپرسیارین بەرامبەر بۆ کاڵبوونەوەیە نەوەڵی ئەوە ئێمە ئەوە جیلە تازانەی کێن یعنی کاتە تاکەکانە بەڵێ ئێمە کاتی خۆی نە ئایپاد هیچ شتێک نەبوو سۆشیال میدیا و ژیانمانەکانەوە سەجلی کۆپیەکە هەر ئەوەی کە بۆ ساجلی لەم نردووە کۆپیەکە منێرم بۆ سێراخانێرم بۆ عاتیەکان هەمووی لە هەمووی جوانتر لەجا ڕستمەکە لەناوە ناوێکی تر نووساوە لە خوارەوە بەروی کۆپی خەڵکێکی ترێ کردوێت هەر یەک جەژنە مبارەکە بڵاو کەرەوە بە ناوی هەموو بۆ هەموو برادر و خۆشەویست و دۆست و جەژنتان پیرۆز بێت جەژنتان بۆ ئەڵێ گلەیشم نێمە کە خۆ من نامم بۆ نردویت و جەژنە پیرۆزەی خۆشم کردکە بۆ ماڵ خات و سەیران ئەم نامە نردنە یان چوون بۆ ماڵەکە و سەردانیکردن و بەسەرکردنەوەی نابڕەئی من چوون بەوە ماڵان و سەردانیکردن بەسەر بەڕاستی ئەم سۆشیال میدیا چەنە قازانجیە بۆ ئەوەش زەرری لێاوین کە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەڕاستی تا ڕادەیە کاڵ کردوێتەوە ئێمە خوار نابێت سۆشیال میدیانی سەیرخان ئەمە ڕاستەکەی آخر زۆر شت هەیە زۆر هۆکار هەیە مثلەن هیوا هەیە صاحبی 5-6 کوڕە لەبەروی لە ئەندەرانە گەشتی کردو خێزانەکەی بچووک بۆتەوە بەرتەوازەیەکی پێوەیە ئەمە لەلایەکی تر بەڕێی من خەڵک ئیتر حەزی لە دەرەوەیە زۆربوونی ئەم ئاسانکاری ئەم گروپە گەشتیاریانە کە خەڵکە بن بۆ شوێنە گەشتیاریەکان بەڕێی من ئەوەش تەسیرێکی هەیە مەسەن هیوا هەیە جژنەکەی با لە شوێن لە شارێکی بەڵام بوون بۆ خۆم زۆر حەزم لەوەیە کە سەردانی کەس و کارکەم سەردانی دراوسەکان کەم ئەو پەیوەندی کۆمەڵایەتی ئێمەی کورد بەوە جوانین کە پەیوەندی کۆمەڵایەتیمانێ و کولتورەکەمانە لەبەرەوە من حەزەکەم هەموو شتێ بە حەی خۆشە نەک بەنامە مەسەنێ حەی خۆشە ینی تۆ بچی لەکوێ سەردانیکەیت و باوەشی بەنامێکی بکەی ئازیزان تە خوشکتە براتە هاوڕێکی دڵسۆستە لەکوێی کە بەنامەیەک بێ تام و چێژێکی زیاتر هەیە ئەو بەریەکەوتن و یەکتر بینینێ تام و چێژێکی هەیە ئاتیەکان چەند جەژنانەیەوە لەم دوو ڕۆژەیە واللهی بۆ جەژن من حەزەکەم هامشەی هەموو کەس و کار و خزم خێش بکەم نانە جەژنانە تۆ گوێشم گرانەوە یا گاش لەوە بێ جەژنانە وەڵڵاهی من جەژنانە وەرناگرم جەژنانەیەم بەخەڵە ناڵێ وەرەگرت وەڵام چەند پارەیاوە وەختی خۆی وەرم گرت پێ دەڵێم وەختی خۆی لە باوکمان و لە مامان و لە باپیرەمان و لە کەس و کارەوەی هات پێ بۆ وەرمان گرت سەری ئێوەیە جەژنانەکە تەمەنە بێ ئێمە جەژنانە بین بە مناڵەکانمان بە دەر و دراوسێمان بە من عادەتێکم وایە حەزەکەم جەژنانە بە هەموو مناڵێک بم
بە زۆری بە مناڵ سەیرانخان ئێوە شتێکە پێ بڵێ ئەتاخان هەمیشە لە هەموو شوێنەکە من کچی ئەوم تەواو زۆر شانازیشی پێوە کەم کە کچی خۆسە گلەی لە جژنانە و ناوە بە من بەخوانەی یاومەتێ دوێنێش دوێنی بکەچینە بۆ داناوە بەیانی ماوە ئێستا ئەم ڕۆی سان بسفەت نەبێ ڕاست بێ بەزان جژنە کارتان ڕاست بێ بیرتان سەیرانخان تاسبی ئێوارە و قوربانیەکە ماوە تاسبی ئێوارە کاری ئێوە ڕاست بێ ئەم جارە بیری چوو بۆ ئەتەوە ئەم بچەم وەڵا باش بیرم کەوتۆ یاخوا ماڵتان ئاوا بێ جژنانەکە خۆشە بەدەستێنە خێر بوو ئێوە ساتوری تۆ جژنانە بەخشیوە من نەوەڵە نەوەرەگرتو نەبەخشیوە بە ماڵ و مناڵ و شتم بڵێ بەخشیوتە جژنانە بەخشیوە بەخوا چەند ساڵیشە دینارێکم جژنانە وەرنەگرت ناخ دەیتە سەری ئێوەیە جژنانە بەخشن کاتی وەرگرتنەکەی نەماوە مناڵ بووین جژنانەمان وەرگرت و لە خاڵەوە لە مامەوە هەمویان یاویانی دو وەستا جەلیل هەرچەند ناگۆرانیەک داواکەم لە پرۆگرامیشتانە نییە بەڵام ئەگەر پێشکەشمانێکی سوپاس دەکەین ئای لەی لە چاوم ئای لەی لە عومرم بەسەر چاو خۆش عفو دەست خۆش ئای لەی لە چاوم ئای لەی لە عامرم ئاغ لەی لە چاوم ئای لەی لە عەمرم اینجا زەمە بەرێ لەیلێ شەو لە لات مایەوم هەی بۆ باڵات نەمایەوە ئەوە جژنانەکە بوو بۆ ئێمە ئەمە جژنانە بوو بۆ کورسات و بۆ ئێمە دەستەکانە خۆش بێت لە خۆشیە ئەی ڕۆن تۆ خۆ جژنان تۆ گرتە بووە ئەوە پرسیار لە هەر جژنانم وەرگرتووە جژنانم بەخشیوە و زۆرە بەخشیوە ئەترسمە کۆی بابانەوە بێکڵێ جژنانم بەخشیوە بۆی بابان چییە ترسم لای نەمیەوە 50,000 ماوەتێ 225 سووری وەرگرتووە ئێوە چی دینارتان پێ نییە؟ ئێوە ئەمەتان پێ نیە نەخۆتان بۆینەکەی دەڵی دینارمان پێ نییە کاک جەلیجان گیان جاواتی جژنی ئێستا و ئەوسا بەڵێ جژنی ئەوسا لە زۆربەی گەڕەکەکانە هینە بوو پشتی من هین یاری مناڵانە دانرا وەکو چەرک و فەلەک و ماینچەقەڵ و ماینچەقەڵەکە کامە کورسی و گیان ماینچەقەڵ ئەخولایەوە هینێک بوو قاعدەیەک بوو لە بنەکە دان بۆربینێکی گەورەی تیا بوو ئیتر بازنگێک لە حیمەکرا بە بۆربینەکە و ئیتر کورسی پێوە لە حیمەکرا ئاوا بەرامبەر و لە ئایت بەڕیس ئیتر ئێمە سەرەکەوتی مناڵ بووین ئاوایان خولانینەوە ئیتر کە وەختێک دابەزان ئیتریەوە دوو لە ڕێوە تەبیعەتی تێگەچووی سەری گێژی خوار کە دابەزی 5 دقیقە ئینجا تو ئەو توانی ماینچەقەڵە بۆ چەخوفەلەکە بۆ لەگەڵ جۆلەکە کورسی و هینە جۆلانە لەگەڵ بەڵێ بەڵێ ئەسپ و عەرەبانەیان پێوت ئێمە من لە مەجیبەگا گەورە بووم ڕاست ئێمە مناڵی چوار باخرین باوکم دایکم بەس لە مەجیبەگا من گەورە بووم ئێمە کاک حەمەد دەروێشێکە بوو هینیە بوو ئەسپ و عەرەبانەیە بوو جەژنان لەگەڵەوە سەرەکەوتینی تر دەستمانەکە بە ڕێوی بێ ئیمان قەلەکە سمۆرە و نازم دەستمان پێکرد بۆ شتانە هەتای تر مسافێ دووری خستین و ئەینان و عینی شوێنەی دابەزندی سەری مەجموعی کە بوو نەفەری 50 فلس بوو 100 فلس بۆمان نایە بەم جۆرە بەڵێ ئەو کاتە بەڵێ ئیتر ئێستا و شتانەی چی نەماوە سەیرانخان یادگاریەوە لەگەڵ جەژنە کاتی مناڵی سەردەمی مناڵی وڵای من کە لە سلێمانی بوون بەڕێزت سابوونکەرانی و لە تومەلیک باوکم سابوونکەرانی و خۆشم لەو منتیقەیە ژیام وڵی خۆی جژن تایبەتمەندیەکی زۆر خۆشی هەیە تۆ سیرەکەی هەر هەفتەیە پێش ئەوە نییە خەڵک ئامادەکاریەکە هەموو ماڵێک هەموو گەڕێکە جموجۆڵێکی تێکەوتووە هەر لەخوا ئامادەکردنەوەوانێ و هەر لە ڕازانەوەی ماڵەوە پاکەوە ئێمە شتێکمان لەبیر نەچێ ئێمە خانمانی ئێمە سەرڕای ئەوەی کە گرنگیان بە ماڵڵاوە گرنگیان بە پاک و خاوێنیەوە خۆشیان لەبیر نەکردو مەسەرەن دوو ڕۆژ پێشەوە هەموو چون بۆ حەمام خۆیان شتۆ ماڵ و مناڵیان شتووە چون بۆ ئارایشگا چەند ئەو سەردەمە ئارژگەی کەم بووە چەند خانمێک هەبوو ئەوەی کە من بەبیرم بێ نەجلایەک هەبوو لە لای مەکتەبی مەڵکەنیەوە و نەسرینخانێکی شەبوو لە لای پارکی دایکەوانەیە ئەچون دەموچاویان هەڵەگر خۆیان ئامادەکاریە کرد بۆ ئەوە کەیەتی ئەنینی هەستەکەی جموجۆڵە منیش وەکو مناڵی ئەم سەردەمە وەڵا ئەرە وەڵا ئەمەنم هین کردووە چوون بۆ جەژنەوە بۆ هەتا بۆ سینەماش چوون بەخوا چوون لەگە ڕفیقەکانم کۆ کردەوە بردن بۆ سینەما من تۆزێ مناڵێکی ئەجوول بوو
يعني ئێستا ژەگای کە ئەم بینێ هەموو جارێکەوە خۆم بە فەقیری دانێم لێم نایەت تۆزێ کەسێکی ئەزای چیزی دڵ و وتیانی جاری وای بە هاوڕێکان مەڵم بەدەست خۆم نییە من فەقیریم لێ نایەت تۆزێ بزیێوم ینی لە گەشتەکانە چۆن ناتیخان لە گەشتەکانیشەوە وڵاتەوەخان خۆی شایەتە لە گەشتەکانە بەڕاستی ئەو یاریدەدەری بۆ زۆر شت کە بەڕاستی گەشتەکەمان ئێستا تۆزێ فراوانە زۆر بووین من زۆر دەرەقە نام و جاری وایەتی لاگەڕم ئیتر بە سۆزخان ئەوش هەر ڕەفیقمانە و کسمانە ئەو لەگەڵ ئەمیش هەردووکیان یارمەتی دەرن بۆ کۆکردنەوە و بۆ حازرکردنی ئەو شتانەی کە بۆ گەشتەکان بێ. گەشتەکانتان هەفتانە چونیان چۆنە کاتان بۆ دیاریکرێ بۆ گەشتەکانتان هەفتانە چون وڵی هەموو هەفتەیە گەڕێن ئەگەر بەڵێکەوە ئیتر مەگەر شتێ بێ ڕێنەکەویات ئەی شوێنەکان چۆن ڕێکێخن کێ ڕێکێخا شوێنەکان ڕێخستنەکە هەر ئێمە هەمووی لە گروپەکە فەیسبوکمان هەیە وەیساپ و ڤایبەرمان هەیە نامەی ڤۆی سەنێرین بۆیان ئەڵێن چێت حازر بێتە جوابمانەوەنێ و جابینی زۆر جوان لەوێ خواردن ئامادەکەن کۆبوونەوەیەکی زۆر جوانە خاستەن ئەم زۆربەی ئەم شتەکان ئەکرێ و ئەیبێن لەوێ لێنین بە هەرەوەزی هەرێکە ئیشێگەکە و چێشتەکە لێنین ئیتر زۆر جاریژە چین بۆ مەقام زۆر جاریشن لە ماڵەوە خۆمانە بەپێی شوێنەکە و بەپێی چوونە دەرەوە شوێنەکان ئەو شوێنانی کە مەقامی لێبێم ئەچین بۆ مەقام زۆری ئەگەر نەژبوو خۆمان خواردن یان زیاترەکەینا لەگەڵ خۆمان لە بۆ گەشتەکان بۆ سەیرانگاکانی کوردستان مەسەن بۆ سەرگەڵۆ چین بۆ مەسەرن کوونە ماسیە چین بۆ منتیقی هەورامانە چین بۆ بلەو بەرزانە چین بۆ دووەکە چین ئەمێنینەوە من خۆم سەرپەرشتیاری گروپی کوردستانیشم لە فەیسبووکە گروپێکمانێ بە ناوی گروپی کوردستانەوە بەڵام من ئەدمینم من ئەو شتانە نووسینان و ڕسمەکان بڵاوەکەمەوانێ یعنی گەشتێکن ینی هەمومان هاوکاری یەکەکەین وەکو دەستە خوشکێک پەیوەندێکی کۆمەڵایەتی جوان دەبینمانە هەیە وەکو دەستکە خوشکێک ئەیکەن و بەڵام سەرنجامیش دامەزرێنەری گروپەکەمان هەر ئەتاوەخان و هەر خوشکی گەورەمان و ئێمە هەموو ڕێنمایەک لە خوشکی گەورەمان و بە سۆسخانی گەشتەکان هەرە ناو کوردستانە نیە ئێستا بۆ وڵاتانی بەڵێ بەڵێ بۆ وڵاتان چین بۆ ئەسفەهان تقریبا 6 ڕۆژ لە ئەسفەهان و ناوە بووین ئێستا دووشەما ڕۆینەوە بۆ ئێران بۆ پاو شوێنانیکە وڵی تر حەزمان لێ هەمیشە لە خۆشییان وەستا جەلیل بەرهەمێکی ترمان پێشوشکوی بە حەزەکەم ئەمڕۆ کەمترین قسە بکەین و زۆرترین بەرهەمێکیانەکانە خۆش بێت ئێمە گەشتەکانمان بەس تایبەتە بۆ ئافرەتان مێ بەس بۆ ئێمەتیانی
من الرجل خسر هيدا ديدا قراتو من قبل بوري اخوا كافر بجلاد اگر شاگردی میخانه کانه هر کسی بجورك لبتي دقاو مني جو قسم كخو ميزان ميزان ايدا دايدا دايدا ايدا دايدا ميوانا وهدوانا دور قريدني ويشو شي بنور ميوانا وهدوانا دور قريدني ويشو شي بنور بسرقوني وزوانا وقيقوا مالي شارع زيور الشمشي البوزواتر تساوبكر البوزواتر تشيكر جواب يا رحيان ميلي من السراتر أمن الرزبة خسر دەستان خۆش بێت هاوڕێ. دەستان خۆش بێ. اینجا ڕۆن دەگەر هاوکارانمان مایکێکمان ببێنم بۆ یاخوا بیۆی. هەر بمێنی ئینشەڵڵا. واستانە ئەو مایکاتوانین باشکاتە با مایکە بەکاربێنین عفو کاکرەباس. نەوەیتر ئیشمان بە این نەما مۆبایل خوا لە شەسڵان بەڕاستی دەنگی تایبەتی یاخوا بیۆی وایە هەر بمێنی کاکرەباس ئەم دوو ڕژی جەژنە چۆنمان ڕێکەوێت جژنتان پیرۆز بێ بە خێرات میوانە زۆر خۆشەویستەکان سپاس گیانی سەرسەر و سەرچاو چاوت خۆش بێ بە خێراتی هونەرمەندی خۆشەویست ئەستا زەلیلەکان یەکێ لە دەنگە هەرە جوان و ڕەسەنەکانی ئێمە و یوایتەوە درێژی و لەشساقی بۆ خواست خۆش بێ پیرۆزش لێوە زۆر سپاس. لە ئێوەش پیرۆز بێت دووبارە لێتان پیرۆز بێت. کاکە ڕاستی کاکە ڕاستی لەگەڵ گەرمە چۆنی شەکرە و چۆنە باشە؟ باشە ئەگەر با نقلێکە ببێنم. نان ئەمڕۆ باشترێکە وایە فێنکترە؟ زۆر لەسەر زۆر باشە. دەستەکەم هەوروێ باشە ئەم جۆشنە چۆن بوو؟ ئەم سێم ڕۆژی چێشم زانین چۆن بەسەرتان بردووە؟ ئەم سێ ڕۆژە. چۆن بوو جا چۆن نەبوو خەریکی موزیکژان یەکتر مایکە مایکەکە نزیکەیتەوە ئەزیەت دەنگێکی زەهر خۆشی ماشەڵڵا لەخوا بەزیا بێ. ڕاستەکەی خۆی جەژن خۆشەیەشی هەیە کە پشووە و ئەتوانی بەڵێ. ماڵەوەی بەڵام بۆ ئێمە موزیسیان و ئەم بوارەی ئێمە قورسترە ئەرکەکەتان. زۆرتر کاری موزیکەکەینەوە ڕێباز زەوی نەخەوتم ئەمڕۆ بەیانی زۆری خەو هاتووە کە هاتی بۆ داوام چۆنە؟ ئەڵە دووسێ سەر یوسومە لابم کاکرەباس چۆن هاتی بۆ داوام ئەمڕۆ؟ بۆ خۆیان دووجار لەمە ئیزانێت چاوم بۆ ناکات بەزەوە بەیانێکیان هەر ئەو ڕۆژێکی نوێ بوو سعات حەوت و نیو خەبەرم بۆ بۆە هەشت لێرە ساوندچێ کوشتمان کردا زۆر درەنگ بوو منیش تۆزە سەری ئاتم بەردەم لای ماڵی خۆمان لەسەر شەستێک بەڵێ تاسەیەکی گەورەکانی لێ پانەکان پێشەوە ئەوەی تاسە بەرزەکانەوە نا پلاسیکەکان ڕامپە بەرزەکان ڕامپەکان تەواوەتیە چێتە سەری بەڵێ ڕامپە بەرزەکان ئەوە نازانم لەو تاسەیەمە ئەگەش لێ نەبوو نەبینی چاوم نەکرایەوە و ئەوە ئاکەزای
بس خوش خبر بود او تاكيد سپاس بۆ تاسەکە سپاس بۆ تاسەکە جایکە لەو تاسانەی کە من زۆر زۆر لێی ئەترسم لەوەی کە بەرخێرایەکی زۆر لە تاسەکە بێت بەرهەمەکانی ئەمڕۆمان چییە بێت چیمان پێشکەشەکەن ئەمڕۆ بەرهەمی باش ئامادەکراوە وایە باشمان ئامادەیە ئیتر هەرچیشی پێ بڵێن کاژێری ئامادەیە و ماشەڵای لێ بێ پێم بڵێ لە کۆتاییەکەی هەڵەپەڕین هەڵەپەڕین شاجشمان بۆ ئامادەکردن بۆ ئەیتا کۆتاییەکەی پێشکەشمان ناکەنەوە گۆرانی لەگەڵ هەڵەپەڕەکەیان بینە چۆنە من وەڵی نەیزانم ئەوەی کە قاچەکە ئاوالیەکە ئەوە چۆن سۆری فێری بی ئەبێ فێری بە من نایزانم لە بەیانێت و ئەو کرد ئێ باش فێرم کەرەوە کاکاروان دووبارە جەژنە پیرۆز بێت پیرۆزبایی جەژن لە هەموو لایەکەکەم هیوادارم هەموو کاتێ بەختۆر و کامەران بن پیرۆزبایی لە کارمەندانی کورسا دەکەم هیوادارم ئەم جەژنە بێتەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک سپاس بۆ تۆ کاکێشەوە خۆی بێدەنگ کرد و ئەو قسە نەکرد جەژنی پیرۆز بێ دووبارەش لێو پیرۆز بێت و هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن خۆشی بێ سپاس بۆ تۆ یادگاریەک شتێک یادگاریکی خۆشکەم گروپ ئەگە هەر نەبێ گۆرانێکمان پێشکەشکە ئاخر ئەزانم دیاڵە کاک پێشوا کاکێشەوە فەرموو با جەژنانەی ئێمە بێ بڕوا بکە گۆرانیەکە دیاڵە دەی فەرموو با جەژنانە بێ بۆ ئێمە کاکڕێباز دەنگی خۆشە بۆ گۆرانی دوایی بە کاکڕێباسیش گۆرانی ئەڵێن بەس جارێ دەتەواوە بەڵێ نییە کاکێشەوە ببین فەرموو دەی کاک پێشەوە بیکە بە جەژنانە بۆ کورسات و بۆ ئێمە باشێک باشە آخر نازانم یاڵە کۆبلێک بەس کۆرس وەستاجەلی لە حەزەکەم جملە دەنگی بێت ئەوەی سەر بەخۆمی هەلە بە خۆتان کارەکەتان هونەریە گۆرانیتان ئێستا گۆرانێکتان ئەوە هاوکاریشان کردی بۆیان ئاسان پیان و کچی دەفەرمودێ تۆ شتێکمان بەخوا بەجددی کاک پێشەوە کاک ڕاستی و کاک کاروان و کاکڕێباش گۆرانیمان پێشکەشەکە سوزان بەس وەڵا گۆرانی بڕوا بکە زۆر زۆر جوانە بێت دەی نازانم نەریمان چی تێکستەکە بۆ هێنین تۆ بەس گۆرانیکە بڵێ سێمە تێکستەکە بۆ دەرەکەین دەفەرمودێ تازە توش بووە تازە تەواو لێی دەرناچێت یعنی گۆرانی بێشە لەوە کردەکەڵێ نێن یعنی بێزان تیروتانەی بێگانە ڕێیان لێوێن کردم سوچ دەبەردن بۆ یارم تووشی مەینەتی کرد تیروتانەی بێگانە ڕێیان لێوێن کردم سوچ دەبەردن بۆ یارم تووشی مەینەتی کرد وەرە یاری کانە جاور و کانە جاور وەرە یاری بێوەفا کانە جاور و کانە جاور تۆ پەیامی ڕاستی بوو فریشتەی دڵداری تۆ پەیامی ڕاستی بوو فریشتەی دڵداری خۆش بوو گۆرانێکش زۆر کاکەڕۆمە هێنەرەوە لای خۆش بنە ناکاروان دەفەرموو دەی دەفەرموو کاکەڕۆ بڕوا بکە ئەو مایکە ئاوانایە کاکەڕوان فەرموو گۆرانێکمان پێشکەشکە بۆ تەمرینی نەکرد بوو بەڕاستی تایبەت بوو بۆ بڵاوکردنەوە نیە بڕوا بکە دەی فەرموو کاکەروان توش بوو کاکەروان تازە ئەبێت پێشکەشمانکەی گیان تاعاین ئەمە لە ئەمانە گۆرانی ناڵێ ئەمە Amor
حبيب معانا مون الهی ساقی مستان به حق پیر میخوانم به گردش بین جام می به یدی چاوی درانم سعودستان خوش بم طنقة نرسل هاد ببيني انجا كاك راستي كاك راستي كاك راسي فرمو كاك راستي لەم شەوانەیە گۆرانێکی زۆر خۆشی بوتین ئەو گۆرانێ بڵێرم دەی ئەوەی کاپێرشەوە كاك راستي گۆرانێکی شادمان پێشکەشکەشات جوانە تو وەسوای حازی کردی زۆر لە مێژە کە داماوێ بەیان دەکەم دەردی دەروونە عشقت بۆتە بروسکایە زەمداری کرد دڵی پڕخوێنە هەرە و زامەش بۆتە خولیا بۆ ئارامی و شانی تانیا گریان بۆ خۆم گریان بۆ تۆ بۆ وڵانەی بۆ ناڕەنجاڕۆ بۆ عەزیزم بۆ دڵەکەم سوزدە بۆ دار و بەردەبەم دڵنیا بەرپێ دەگەم دڵم ئەشکێنە هەی یارەژی گەڵانەکەم بینایی هەردوو چاکەم بۆ ئەوەی بە تۆ بگەم دڵم ئەشکێنە دەستەکانە خۆشە باشە ئەم بەنگە خۆشانە ئەبێ ئێمە تەکلیفتانە بکەین کە گۆرانی بڵێن ئەوەن کاکە ڕێباز فەرموو بەڕاستی فەرموو کاک ڕێباز کاک ڕێباز لە چی نانە دەنگی زۆر خۆش من یەکسەر تۆنەکەی بڵم یەکسەر وایە شێگەڵە لە میوە هیچڵە لە لاوە یاخوا دەنگیان خۆش مامۆستا زیاد حەزدان پێش فەرموو فەرموو گۆرانی ئاسان جناوتنا ومدينا فقوراني بياد الشوق من زرقياني بلام تشيبكم أحتنات وانا ناوت بينا بزمانا لين بمونا لين بمونا
لێم ببوورە لێم ببوورە لە هەموو هەنگی شەوانە نۆتەی ناوت بەدی دەکرێ لە هێڵاکانی لە پیدەستە پەی بەدرێسی تۆ دەبرێت لە لێدانی ترپەی دڵم لەداگەن چۆن دیت و دەڕۆی کاتێ فرمێسکم دابینن دەزانم تۆ لە کفۆدا شۆ جانەگەر دوای سەسایە و گۆڕم مەڵکەنی دەبینی هێشتا کە دڵێک ماوە و کە دڵێک ماوە جانە ئەوی ژیادگار یاشی خوددایە چونکە ناوی تۆیی لێ نووسراوە جانە ببوورەکەوەیە جانە ببوورەکەوەیە وەرزی ئێمە ڕەشەبایە جانە لە هەر کوێیە گوڵە بڕوێ هەزاران دەرچی لەگەڵدایە ڕۆند بەسەرە بەسەری تۆیە ئەگەرەوە بەسەرە بێزە سەری تۆیە ڕۆند بۆ چ شتێ بۆ گۆرانی وتن دوای بەسەر چاو نانا ئێستا با بەسەرەکە ئەوە نامێنێتەوە ئەو مەجای ئاتێخان بێین بە ئاتێخان سەیرانخان و ئاتێخانیش اینجا سەری ئێوەیە بەیەکەوە بۆ گەشتەکانتان چی ئەڵێن لە پاسەکەیە من بەس لە پاسە ئیلهامم بۆیە بەس کە لە پاسەکەیە بم ئیلهامم بۆیە بەس ئەمە زانی چۆنە ئەرچی گۆرانیە لە بەرێکی هەرچی گۆرانیە لە تۆ شتێکی خۆش بەخوا شتێکیان بۆ لە ئەتاوخان بپرسە کە گۆرانیەڵم ئەڵێ سەرە بەخوا تۆ زۆر دەنگ ناخۆشەڵم ڕاستەکە سۆبەتی لەگەڵ شتتان بۆ جەرمەوە بەس باوەڕەکەی داوای لێ بخوا بەس من یەک سەزان شینێ لەینالێ و لەیلانی کە بۆ جزن ڕۆیشتو دوای شیرینی لەیلانی و لەیلانی بخوا لە بەرم نییە ئەوم لە بەلارە باشە زانێ یڵە سەیرانخان دڵمان مەشکێنە ئەخ دەنگم زۆر ناخۆشە دوای بڕواکە زۆر تایبەتە بێتەنگە زۆر خۆشە بێ ناوك بقربان بمياري بباوك أي بلار وبلار وبلار تساري باوك ورا مالاوا ريحنا الراشا خومي بيراش كم لدواي بالاك ضلبك خوش كم بخواي تر سكانه خوش والله دنگي زو خوش بده سكانه خوش بس خوش بس راتكش والله بەسەراتەکەم خۆشی شۆ ناخۆشیشە هی زمانی تەلەبەتە ئەوە نارێ غەمناک و شادمانم لاعینەن کاتا من خۆشی شۆ ناخۆشیشە بۆشتانە گەڕاخێنە ئەتاوجان تۆ شیرینە لەیلانی و لەیلانەیەکی پیاکە بیڵە ئەوە لە جەژنەکە بە مناڵی ئەیتر یعنی بە مناڵیەکەم ئێستا سواری عەرەبانەی تریشکا بووین یەک ئەسپی بوو ئیتر کۆمەڵێک کەس و کار و پور و بودزا ئەچین بە شینە لەیلانی لەیلانی ئەچین بۆ سەرچینە هەرەمان گوشینێ لەیلانێ و لەیلانێ شیرینێ بە بچینە سەیرانێ
ئاوی سەرچێنار لەیلانە سەهۆڵی ناوێ لەیلانێ ئێمەش هەمووی بەدوای هاوارمانە گرشینێ لەیلانێ و لەیلانێ ئەمە لە مناڵێ بەخوا هەرگۆرانی ماوە بێڵێن هەر ئەوە مابووش یان پێکردینەوە واللهی خۆتانە بەرهەمێکیان ئامادە نەکرابێ قوربانجیان ئەڵێ بەبێ گەرمیانی یان کوێستانی الله بخوا والله هەرچی بڵێ خۆشە هەمووی خۆشە حەزەکەی بە کۆبلێ حەیرانی لەگەڵا بڵێمە خۆشترە بە کاک سازەکە بێ کاک عيران دري عيران دم براين برادرين والرواري تشلم قاس كلي لبري بندني قردن قلي زرد سريخ ودرن بارز خارم بين دريو دورتو بيك لسد سيبك مقوانسو في سرب برنتا روجي مننا كموايا نزري عيران الابراين برادرين من نخوش من سرم ديشي درب نار نارا مار باب عيراني ليادنا تخواري بسر القبض رامي ايوان درقل يدا ولنا بني قوار وكنداري اقرق وعيران كي منا ناس كارمام جشدو ما كانا لا ترسي عود عوتي اسوان من فرمي ما ينازل كيتاز ينتقي هذا جيبوني باروتي قال لك شبر زبون والشولة وري خويا خستوى لنا بيني معيزة يا كأولم شاري هل يراتاك وكان رايدك يا شم خيابك هل يراتاك وكان رايدك يا شم خيابك يلا ما شدين يان بفروك يا اسفل يلا ما شيني قال يان بتيار يا اسفل اري وي 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 ناس كولك شغلوانو خي ورا تامنا من شاوي بجري شاوي كابري دور بمدري ما تنوز بباب ببدي هست بمدي وما تنوز بباب ببدي كسبتي تودا
داشد الرجال عالم بري كسبتي تو داشد الرجال عالم بري أبراي وخير نبينا لظل بيك وري أبراي وخير نبينا لظل بيك وري أنا وي 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 ناس كل شوان وخي ولا تاولا غني شاوي بجري شاوي كابري دور بمدري ما تنوز بباب ببدي هست بمدي وما تنوز بباب ببدي دەستەکانە خۆش و دەنگێ نەڕسێ دەستەکانە خۆش و دەستیەوەش خۆش بێت دەستان خۆش بێت سەیراخان بەسەر هاتەکەمان بۆ بگێڕەوە والله ئەم بەسەراتی کە جرمۆی هشتا و 1970 ئەوسا من لە مەعهدی فنون جەمیلە بوو چکە ئەوێم تەواو کرد بوو خۆشیشە و ناخۆشیشە بەڵام هەر ئەو یادگاریە لە دڵما ماوە کاتمە و شوێنەوە بیرمەکێتەوە ئێمە ئەو ساکونێ جێگای مەڵبەندی سلێمانی منەظەمەی حەتین بوو زمانی بەعس ئەو خۆیان ئەزاننوانی کە لەو کاتەیە لەو سەردەمەژیا بن منیش لە پاسەکەدا بزیم بە پاسە هاتین بۆیە مامۆستایەکی نابینا ئەگەر ئێستا لە حیاتا ما بێ دەستی ماجەکەم و داوای گەردن ئازایی لەکەم ئەگەر نەژما بێ ڕەبی خوا عافیکە وتی بم بەرەو لەم بەریجادەکە بم پەڕێنەرەوە ئەو بەریجادەکە منیش دەستیم گرت وەکو شێرکۆی دلۆڤان دەستیم گرت و ئەم خێرم دەستکۆت و بم بەیانێ چاڵی من هۆڵ کرا بوو مەلا کەوتە ناو چاڵەکەوانێ کە کەوتە ناو چاڵەکەوانێ تر مەلا هەستا سەر پێ وتی ئەمرن نەمێنێ بەم لیشکە ئەمە چاوساقم لەبەرگەڵا بوو کوڕە مامۆستای وتی بڕۆ ئەمرێ نەمێنێ بەڵام ئیتر دیار بوو مامۆستا هەر ئەوەنەی کە لە جەهەتەکە پەڕێتەوە چونکەوان وەکو خوا چاوی لێسەندونەتەوە زاکیرێکی بە قۆتیشی پێبەخشیون تۆ هەمیشە خوا شتێکی لێسەنێتەوە شتێکی تر باوەڕەکەی ڕۆڵاکەوتە ناو چاڵەکەوانێ باوەڕەکەی تۆ زێداریشی پیاکێشاموە تو مامۆساوتی بڕۆ بەم لیشکاوێ ئەمە لا خۆی چاوساغم لەگەڵا بوو باوەڕکە چی جارە چمە ئەویا یەکسەر ئەو سیران خان لە هونەرە جوانەکانە تەواو پەیمانگای هونەرە جوانەکان بەڵام وتی داخێکیش لە دڵدا لەوەی کە فێری هیچ ئامێرێکی موزیکی نەبووی ئەمە بووە وەڵی من مەسرەحم خوێندووە بەشی شانۆم تەواو کردووە بەڵام خۆم زۆر جۆگرێکی باشی مۆسیقام یعنی نییە زۆر حەزیشم لە مۆسیقایە زۆر گۆرانیم لە بەڕێبەرە ڕۆڵا بەبێ مجاملە گۆرانی عەربیەکانیشم لەبەرە بە تایبەتی کۆنەکان سەردەمی کلاسیکەکان وڵا ئیترەوە نییە دەستم بچوو بە خوارگیز نایێتەوە ئەوە بۆ جینا بەڵام جۆگرێکی زۆر زۆر باشی مۆسیقام تۆزێ بانگراوەندێکیشی نەبێ بە خۆڵ هەیە لەسەر مۆسیقا و زۆری شەمەزە مۆسیقا و تراویشە مۆسیقا خۆراکی ڕۆحە دەستە خۆش تۆ پارەدا ئەنەیت بۆ قوربانی ماکان ناوێت پارەدا ئەنەی بۆ قوربانی بەڵام قوربانیەکە ناکەی پارەکەتە بی بۆ نەخۆشخانەی هیوە ئەزانی بووسی بۆ خۆیەکەما قوربانی خۆی ضرورە خۆی ئەمە لە دیانەتی ئیسلامە دانراوە قوربانی بکەین من سێرم کرد هەستم کرد کە ئەو هەر لە خۆمەوەی تر هاو بە خیاڵ ماوتم بەخوا ئەو حیوانە سەر نابڕم فرۆشتمان بە هەست گەڵاو بردم بۆ خەرسەخانێتم خوا لێم نەگری خۆ ئەمە خێرەکەم گەورەتر بوو ئەو نەخۆشانە بەسەرەوە نەخۆشانە تەوزای کردێ گۆشە بەی بۆ هەست کەسی گۆشی بۆ هاتووە ئەوڵێ ئەم گۆشتە چییە دا ئەم هەموو گۆشەی بۆ چییە من بووم باشزانی ئیشەڵا خوش لێم قوڵەکە بەسەراتێکی خۆش لە گەشتەکانتانە بەسەرتان هاتبێ وەڵاهی لە گەشتە بڵێم چی نازانم شمان بەسەر هاتووە و نازانم چە بیرە منێ ئەو خوشتە مەگەراوە کەسمان برشمان بیرچوو بێ ئەمەزداری وا هەیە خێمان بیرچوو جاڵمە بۆ گەڕەوە لە هەڵەبجە ژن و مێردێک یێرە لاتانەوە خاتونەکە لەگەڵتانە هەڵەپەڕە و پیاوەکەش گۆرانیتان بۆڵێ ئەوە لە هەڵەبجەوێن ڕاستە فەرمووی ئێمە کۆمەڵ هەڵەپەڕیم کابرایەک لە دوورەوە هات گەنجێک بوو ینی تازە زەواجی کردبووی خوا حەزەکەم خێزانەکەشم بێ هەڵپەڕێت مجا بۆ نایە فڕۆ لە ماڵ پەرکێ بۆ هەموو کەسێکە وتی ئێمە نەتوانم گۆرانی بڵێم ئەرە وەڵام مەمنونیشین وڵا ها لەگەڵمانە کرد بە گۆرانی ئێمە باشتر هەڵەپەڕین وتم یاخوا دەست خۆش بێ کاکەمە خواخوایەکێکمانە گۆرانیمان بۆ هەڵپەڕین زۆر ینی شتێکی خۆش بوو هەریان بوو یاخوا دەستان خۆش وەڵا ئێمە تۆزێ زەواجەکەمان تازە بووە بەهۆی ئێوە سەیران خان داوایان لێکردوونەوەی کە گروپەکانیەوە تەنها خانمانی تایە تەنها ژنانە داوایان لێکردی پیاوانیش بەشدار بن لە گروپەکەتانە زۆر پیا و چی پێڵێن داوا کاڵێ با لەگەڵتان نبینە تا ئەتاوەخان ڕۆژێک پێی وتمتی ئێوە پاسێ بگرن هەبووتان وعد بێ من یەکەم کەس لەگەڵتانایەم ئەتاوەخان ئەو چاڵنجەشی بۆ کردن ئێمە سەر ڕای ئەوەی کە گەشتەکانمانەکەین حەزەکەم ئیشارەتێ بەوە بە
ئێمە گەشتەکانمان بەس بریتی نییە لە خواردن و هەڵپەرکی و شایی چالاکی تریشمان هەیە. ئێستا ماوەیەک پێش ئێستا زۆر بەسپاسەوە دەستگای کێکێتی نیشتیمانی کوردستان وابزانام دەستگای کاک پاڤێڵ بوو هەستا بە دابینکردنی کۆمەڵێ نەما هەستاین ناشمان لە قوتابخانەیەک لە قوتابخانەکانی سلێمانی یعنی ئێمە ژینگە دۆستێکین سەرڕای ئەوە ئێمە چالاکی ترمان هەیە مەسەن سەردانی شوێن CDO-کانەکەی نەچین بۆ کۆڕ بۆ سیمینارەکان ئەچین گروپێک هەیە ئەتاوەخان مەجموعەیە کەسن لە لای کۆبوونەتەوە هاوکاری کۆکەنەوە بۆ خستەخانەی هیوایانی با خەڵک ئەوە نەزانێ ئێمە بەس سەشایی و هەڵپەرکەیە ئەوەکەین بەڵام گەشتەکانیشتان کە چن یەکەم شتمان کە لە گەشتەکانە زۆر ئەتاوەخان تەکید دەکاتە سەر گرنگیدان بە ژینگەیە چونکە ژینگە ژیانە تۆ گەو ژینگە و پیس بێ شیانێ ناخۆشە بێ ئەمە لەلایەک دوای ئەو پەیوەندی کۆمەڵایەتیمان زۆر بەهێزە سەردانی یەکتریەکەین یعنی تەنانەت گەشتەکە بەس ئەوە نیە ئینکەین بەڵام سەرگروشتەی خۆشیشی تایە خۆشیشی زەواجی هەکەوێت چەند جاری تر باسم کردووە یعنی خەڵک هەیە ئەگەڕێ بۆ کچێک بۆ کوڕەکەی بدۆزێتەوە سەی دەکایی بینێ لەگەڵی هەڵسوکەوتی کردو ئەمە ئەبێتەوە یان باسی زمانی زووەکە تخواکەی وەڵام من ئێستا بخۆم کە زمانی زۆر باسەکەی وی چۆن شومان کردو ئێستا چەند بە مەڕاستیمی جوانی و خەفەتی بۆ خۆی نەڵێن وەڵا ئەو کاتە چەند خۆش بوو بەڵام من بەڕێی من ئەو چێژەی کە جاران هەبوو بەخوا ئێستا شت زۆرە بەڵام ئەو چێژە نییە نازام هەستی پێ ناکەین ئاسانکاری زۆرە بەڵام ئاسانکاری زۆرە بەڵام ئیتر ناشبی هەموو شتێ زەڕی سفرکەی بەشی خۆی یعنی شتەکە نیسپیە جاران تۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان سەردانی کەس و کارەکان لەگەڵ و ئازادیش بەڵام ناڵێن هەر بەو دەرەجێ نەماوە شکور هەیەەوە تا ئێمە خۆمان گروپەکەمان لەگەڵ سەر خێزانەکان بەڵێ خێزانەکانە ئیتر خێزانیش کەم بۆ تۆ پەرتەوازە بۆ ئێمەمانان کوڕیان هەیە ژنی هێنا و کشیانێشی کردو کەم بۆ تۆ تۆزێ ئەوەیە هەر ئەوە نییە بڵێن ئێمە هەر هەیە بەشی ئەوەی تیاما هەمیشە بە جوانی بە گەشاوی بمێنەوە هەمیشە نمونەیەکی جوان بمێنن زۆر سپاسکەم ڕۆ میوانی ڕۆژێکی نوێ بۆ لە پرۆگرامە تایبەتەکەمان ئێمە کورسات دەستگایەکە بەڕاستی من لە چەند کۆمنتێکیشان نووسیومە ئەتەکێتی ڕۆژنەماوانیتان زۆر بەهێزە یعنی بێژەرەکانتان ئەو ئەوانەی کە ڕێپۆرتاژەکەن پرسیاری زۆر منطقی پرسیاری زۆر جوانەکەن زۆر بە تەکێتێکی ڕۆژنامەوانی بەڕاستی پرۆفیشناڵتان پێ و دیارەمە نەبێتە مجاملەیەک من بۆ خۆم متابعی هەموو شتێکم لەوانەیە من کەم تا زۆر خوێنەرێکی باشیش بم زۆر ئینەکەم بەڵام جاری وایە لەگەڵ ڕێز و حرمەتما هەندێ چی پێڵەن بێژەر هەیە پرسیارەکە ئەکە پرسیاری واناکە بەڵام ئێوە بەڕاستی پێرفێکتن تەمەند درێژ بن لە بمێنن هەمیشە ئەم دەستگایە بە ماڵە گەورەی خۆماندان زۆر سپاس ڕۆژەکەی ئێمەتان جوانتر کرد بە ئامادەبوونتان زۆر سپاسانەکەین خۆشحاڵبووین بە ئامادەبوونتان جاوەستا جەلیل تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بەردەوام ئەبێت و ئەمێنێتەوە بەڵام لە ئێستادا هاوکارمان تەرزە بڕگێکی بۆ ئێمە ئامادە کردووە لەم جەژنەدا چووە بۆ لای کارمەندانی هاتوچۆ ئەوانی بەسەر کردوتەوە لەم جەژندا و جەژنە پیرۆزی خۆی پێگەاندن و بزانین ئەوان پەیامیان چییە با لەگەڵ ئێوەدا بینەری بڕگەکە بین. خۆشەویستان سڵاوتان لێبێت جەژنتان پیرۆز بێت هەمیشە لە خۆشی و جەژن نابن ئێمە ئەمڕۆ هاتوین سەردانی کارمەندانی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانیمان کردووە کە ئەبینین بە شەو و بە ڕۆژ لە خزمەتی تەواوی هاوڵاتیانی خۆشەویستان لە تەواوی شەقامەکانی شاری سلێمانی و لە سەرجەمفلکەکانی ناو شاردا ئەوەستن بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئێوەش لەگەڵمان بن با لە نزیکەوە بچین هەم جەژنە پیرۆزەیان لێ بکەین هەم هەندێک گفتوگۆشیان لەگەڵا بکەین. سلااوتان لێبێ جەژنتان پیرۆز بێ سلااوتان لێبێ ئەم کاتتان باش جەژن لە ئێوە پیرۆز بێ و جەژنی قوربانی پیرۆز لە هەموو گەلی کورد پیرۆز بێ بە گشتی و بە تایبەتی تر لە هاوشاریانم سەرتا دەمتان شیرینکەن زۆر سپاس مەمنون بەس لەوە بکەین کە ئێوە بەردەوام لە ئەرک و چالاکی خۆتانان ماندوون لە ناسانە بۆ خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان دەستخۆشیتان لێەکەین لە تەواوی کارمەندانی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی ڕێنماییتان چێ بۆ هاوڵاتیانی خۆشەویست کە بەدەر لە ڕۆژانی ئاسایی ئەبینین ئێستا لە ڕۆژانی جەژنیشە لە خزمەتی زیاتری هاوڵاتیانە ئێمە وەک کارمەندانی بەڕێوەبەرەتی هاتوچۆ
سەر ڕای ئەوەی کە جژنی قوربانی پیرۆزە و لەسەر جەمبۆنەکانیشا کە زۆربەی فەرمانگەکان ئێستا لە پشووان ئێمە لە ئەرک و فەرمانی خۆمانین و داواکارین لە شۆفێرانی بەڕێز کە پابندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بین بۆ ئەوەی کەمترین ڕووداوی هاتوچۆ ڕوو بدەن لەبەرەوەی ڕۆژانە ئێمە گوێبیستی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنە بین بۆ ئەوی ئەم ڕووداوانە کەم بنەوانێ ئەویش تەنها بە جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بێ. پێمان بڵێ لە ماوەی کارکردنی خۆتانە کە بەردەوام لە شقامە سەرەکیەکانی نێو شارە لە خزمەتی هاوڵاتیانان باسی ڕووداوە خۆشی و ناخۆشیەکانمان بۆ بکەن. ڕاستە زام ڕووداوە ناخۆشەکان زۆر کات ڕەنگە زۆرتر بن لە ڕووداوە خۆشەکان، بەڵام ئەوەی کە لە نێو کارمەندانە ڕووداوێکی خۆش بە سەراتێکی خۆش کە ڕوویا بێت لە ماوەی کارکردنتانە بۆمان باسکە. ئێمە لە ئەرک و فەرمانە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەم لە سەر شەقام هەم لە ناو دایرە لە بارەگا لە خزمەتی هاوڵاتیان و شۆفێرانی خۆشەویستین کە لەسەر جادەین ئێمە بۆ ڕێخستنی شەقامەکانین. زۆر جار کە حتمما تووشی حاڵەتی خۆش و ناخۆشی ژەبین کە ئێمە ئیجراعاتێک یا لێ پێچینەوەیەک لە شۆفێرانی خۆشەویست دەکەین ئەو شۆفێرە بەڕێزە لەوانێ پێی ناخۆش بێ لەو دەقەیە پێی ناخۆشە، بەڵام تەشید هەمووی بۆ سەلامەتی ئەوانە و بۆ جێبەجێکردنی ڕێنماییەکانی هاتوچۆیە. لەبەرەوەی تەنها بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ ئێمە ئەتوانین لە ڕووداوی هاتوچۆی نەخوازرا و خۆمان بە دوور بگرین بۆیە تووشی ئەو ڕووداوانە نەبین بە پێی یاسا و ڕێنماییەکان کار بکەین و جێبەجێیان بکەین. بۆیە داوا لە شۆفێرانی خۆشەویست دەکەم کە کارمەندانی هاتوچۆی سلێمانی داوایان لێکەن پابند یاسا و ڕێنماییەکان بن یا لەسەر سەرپێچیەک لە پێچینەوەیان لەگەڵاکەن دڵگران نەبن، تەنها ئەوە بۆ سەلامەتی ژیانی خۆیانە. بەخێر بێن لە خۆشی و جەژنابن. زۆر زۆر سپاس. ئێوەش لە خۆشی و جەژنابن، بەخێر بێن سەرچاو. ئێوە سپاس بۆ بەڕێزیان کە کارمەندی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بوون. ئێوەش لەگەڵمانە بن، پێمان خۆشە لێدوانی چەند کارمەندێکی دیکەی نێو بەڕێوەبەرایەتیەکە وەربگرین. سلااو لێ بێت، جەژن پیرۆز بێ. سلااو لێ بێ و جەژن لێوەش پیرۆز بێ، بەخێر بن سەرچاو. زۆر زۆر سپاس. سەرەتا دەمتان شیرینکەن. زۆر زۆر سپاس. وەکو کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ڕێنمایی ئێوە چی ئەبێت بۆ هاوڵاتیانی خۆشەویست کە بەردەوام لە خزمەتی تەواوی هاوڵاتیانە؟ ئێمە هەموو کاتێ لە خزمەتیانین، بەڵام ئەمە هەر بۆ جەژن نییە، بۆ هەموو کاتێکە کە شۆفێران پابندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و پشتێنی سەلامەتی بەکاربهێنن و خێراییان کەم بکەنەوە لە ڕۆژانی جەژنا بە تایبەتی، چونکە خەڵکێکی زۆر سەردانی شەقامەکانەکەن و بۆ ماڵان. لە ماوەی ڕۆژانی جێژنا یاخود لە کاتەکانی تری شاکە ئێوە بەردەوام لە ئەرکی خۆتانان دەستخۆشیتان لێکەین دووبارە بەسەراتە خۆشەکان ناخۆشەکان چی ڕوبەڕوتانە بێتەوە زیاتر هەم لە ناو تیمەکەی خۆشتانە تاوی کارمەندانە بۆ ئێمە بۆ بینەرانیشی باس بکەن. بەسەراتی خۆش و ناخۆش وەڵار هەیە، بەڵامی تر خۆشەکانمان بۆ باسکە ناخۆشەکان بازمەکە. وەڵای ئەم دەقەیە هیچ شتێک نییە تا باسکرێت، ئەم دەقەی هیچ نییە. دی هەر لە ئەرک و کاری خۆتان بەردەوام بن لە شتان ساغ بێ. زۆر زۆر سپاس. پێمان خۆشە بچینە لە یەکێکی تر لەو کارمەندانە کە ئێستا ئەگەر هاوکارمێنەکان بگوازێتەوە ڕێنوێنی تاوی هاوڵاتیانی خۆشەویست ئەکات بۆ ئەوەی تووشی هیچ ڕووداوێک نەبن و لەسەر شەقامەکانی هاوڵاتیان بتوانن بە شێوازێکی زۆر زۆر باش شۆفێری خۆیان بکەن. سڵاوتان لێ بێت، ماندوو نەبێ. خێرا سەرچاوم. جەژنتان پیرۆز بێ. لێوەش پیرۆز بێ. دەمتان شیرینکەن. زۆر سپاس، مەمنون. پێم بڵێ بەم گەرمای زانم کەش و هەواکەشی زۆر زۆر گەرمە، بەڵام ئێوە نەگەرما نەسەرما ئەزانم کارتان تێ ناکات، بەڵکو ئەتانەوێت دڵسۆزانە ئەرکەکەی خۆتان جێبەجێ بکەن. پەیامی ئێوە چێ بۆ هاوڵاتیانی خۆشەویست؟ ئێمە وەکو کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پارێزگای سلێمانی ڕێز و خۆشەویستمان بۆ وڵاتیان هەیە، جەژنە پیرۆزە لە وڵاتیانەکەین. ئێمە وەکو خۆمان وەکو مافێکی خۆمان بە گەرما بە سەرمایە هەساین بە ئەرکی خۆمان بە دڵسۆزانە و بە ڕێکوپێکی ئیشەکانی خۆمان جێبەجێکەین. لە ماوەی جەژنا تا چەندە تەواوی شۆفێران بە شێوازێکی زۆر زۆر یعنی ڕێژەکەیان زۆر بوو لەسەر شەقامەکان، ئێستا بین گەشتیارانیش ڕویان لە تەواوی شارەکانی کوردستان کردووە، تا چەندە توانیتان بە شێوازێکی زۆر باش ڕێنماییان بکەن؟ سپاس بەخۆ تا هیچ گرفتێکمان نەبووە و داوا لە شۆفێران شەکەم بە هێمنی و لەسەرخۆ شۆفێری بکەن تا دوور بن لە هەموو ڕووداوێکی هاتوچۆ
ئێوە بە سەلامەتی گەشتەکەیان بکەن و جەژنە پیرۆزیشان لێکەم. دەستان خۆش بێ دووبارە مادوو نەبن. زۆر سپاس. سڵاو لێ بێ جەژن پیرۆز بێ. جژنی تۆش پیرۆز بێ بەخێرن. سەرتا دەمتان شیرینکەن. زۆر سپاس. مەمنون لەگەڵ ئێوەیە ئیشەڵا. دەستخۆشیتان لەیەکەی ماندوو نەبن هەمیشە لە خزمەتی تەواوی هاوڵاتیانی خۆشەویستان بەڕێزیشتان و کوتای کارمەندانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی ڕێنماییتان چیە بۆ هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیارانیش کە سەردانی تەواوی شارەکانی کوردستانیان کردووە. بەڵێ سەرتا پیرۆزبایی جێژن لە هەموو مسلمانی جیهان و مسلمانی کوردستان بە تایبەتی و برانی ئەفسەر و کارمەندانی خۆمان کە بەم بۆنانە لە سەجادەن و لە ئەرکی خۆیان جێبەجێیەکەن. ئێمەش وەکو ئەرکی خۆمان هاتوین سەرجادە هاوکاری براکانمان بکەین لە ڕۆژانی جێژنە و هاوکاری هاوڵاتیان و هاوکاری شۆفێران بکەین کە لەم ڕۆژای بە تایبەتی ئەوانەی کە دێن لە دەروی شارێنە ناو شارەوە ئەوانەی کە میوانن ئەوانیش دێن بۆ یەکان نابێ هاوکاریان بکەین و زیاتر ڕێنماییان بکەین لە ناو شارە چونکە ئەوان شارەزاییان کەمترە لە خەڵکی یاسایی ناو شارەکەمان. لەگەڵ ئەوەی کە ئێوە لە بۆنەکانیشە لە ماڵ و مناڵتان دوورن لە ئەرکەکەی خۆتانان لەبەرەوەی دڵسۆزانە هەست بەو بەرپرسیارەتیاکەن لەشتان ساغ بێ لەبەرەوەی ئەگەر ئێوە نەبن دەست و پەنجەی ئێوە یاخود ئامادەبوونی ئێوە لە تەواوی شەقامەکانە لە فلکەکانە ئەگەر ئێوە نەبن تاوی شۆفێرانیش ناتوانن پابەندی ڕێنمایەکان بن ڕەنگە قەرباڵغێکی زۆریش لەسەر شەقامەکانە بێت دووبارە دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێت. سەرچاویۆش بەخێر حەزیەتان کێشە داوا لە شۆفێران و لە هاوڵاتیانەکەن پابەندی ڕێنماییەکان هاتوچۆ بن بۆی هیچ کەسێ ئەم جێژن و خۆشی لێ تێک نەچێت و بە هیچ عقارێکی خراپە نەڕات و هەمومان ئەم جێژنە خۆشەبارەکەین و سەلامەتی و لەشتاقی بۆ هەموو کەسێک و دەستخۆشیش دووبارە بۆیەوە بەخێر هاتن ئازیەتان کێشە. ئەرکی خۆمانە دووبارە ئێوەش ماندوو نەبن سپاستانەکەین. خۆشەویستان وەکەوەی کە تەواوی کارمەندانی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی ئاماژەیان بەوە کرد کە شۆفێرانی خۆشەویست پابەندی ڕێنماییەکان بن تاوکو لە شەقامە سەرەکیەکانی شاری سلێمانیا تووشی هیچ ڕۆدایەک نەبن تاوی شارەکانی کوردستانیش بەڵام ئومێدەکەین هاوڵاتیانیش بتوانن پابەندی ئەو ڕێنمایە بن تاوکو هیچ کەسێک تووشی هیچ ڕۆداوێکی نەخواستراو نەبێت. دووبارە سپاس بۆ هاوکارمان تەرزا بۆ بەسەرکردنەوەی کارمەندانی هاتوچۆ لەوەی کە ئەوان ئەرکێکی پیرۆز جێبەجێیەکەن لە ڕۆژانی پشوو بێ لە ڕۆژانی جەژنەکان بێ لە ڕۆژانی بۆنەکان بێ لە هەموو بۆنەکانە ئەوان ئەرکەکەی خۆیان جێبەجێ ئەکەن لەسەر شەقامەکان ئەوش بۆ پاراستنی ئێمە دووبارە لەسەر شەقامەکان دووبارە سپاس بۆ هاوکارمان تەرزا. بەڵێ خۆشەویستان ئێمە لەگەڵ ئێوە بەردەوام ئەبین پرۆگرامی تایبەتەکە بەردەوامی ئەبێت چەندین بەرهەمی جوانمان ماوە بەرهەمی شادمان ماوە لەگەڵ هونەرمەند وەساجەلیل و لەگەڵ هونەرمەندی دیکەش بۆیە پرۆگرامی ڕۆژێکی نوێمە گۆڕن و بەردەوام بن بەڵام لە دوای ئەم ناوبڕە لەگەڵتانە بەردەوام ئەبین. بچاوی سوچی مروان لبایار لبر تعذیبی میخوانن آدم بیری مخان باده یار 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 یار
ئەیجەنەوەی بەخەندە و چاوی مەخموری دڵی بردم ئەو لە مەکتای دەرسی سیحری خوێندووە و بۆیەوە فێڵی لێکردم ئەی ڕەفیقان ئەی ڕەفیقان مەکەن منعم ئەگەر من بەم دەردە مردم ئەی یارە یار یارە 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 قاغزیەکی بۆ نووسیم دەفتەرێک بە یادگاریە جوابێک بارن بۆ چاو جوان بۆم بێدا قەراغ شاریە ئامندا بم بەچەتا وحاشا داكم لدياري آمن دابم بتسداو حاشا داكم لدياري بايدا دا بايدا دا وبايدا دا جلجلا شيلونك بايدا دا وبايدا دا جلجلا شيلونك النرد ما نمشي بوميان بكرة بار ممكانك النرد ما نمشي بوميان بكرة بار ممكانك كوزلتي وكان يشكو لابو خوايا كل ميسيوي لا سورة ونار جو ما تيداوا اي كرير ميلي للسربية كافري اسلامي ناوا كرير ميلي للسربية كافري اسلامي ناوا بايدا دا بايدا دا وبايدا دا جلجلا شيلانك بايدا دا وبايدا دا جلجلا شيلانك النرد ما لمشي بوبيت بكرة بار ممكانك النرد ما لمشي بوبيت بكرة بار ممكانك قيتاني دولي واني لما ومن السفياني ورا ميزان دمام شوهتاك وبياني أوري لا من برداوا كيشو الله سليماني أقداري بالي بيو كاق أحمد سليماني أخ بايدا دايا وبايدا دا بايدا دا بايدا داويا لبر أو دايك دمري ممشي سرزاري نوا نعبيني هريد وممشي دايما باقل
تۆ قابلێ با کوڕە جوانی چی و لەو هاتی وەیداوە یا خوار خۆش بن ڕەنگە نەڕزە و دەست خۆش بێت دەستان خۆش بێت دەستی ئەوش خۆش بێت وەستا جەلیجان ژیان وتنەوەی گۆرانی فۆلکلۆر بە شێوازی جوان و زیندووکردنەوەی چەند گرنگە واللهی چۆن گۆرانی فۆلکلۆر زۆر گرنگە و بۆ خاسم بۆ میلەتی کورد ئێمە فۆلکلۆرمان زۆرە لەبەرەوەی شانازی پێوە بکەین و زۆر وەخت شتە فۆلکلۆرەکان بڵینەوە بۆی بچێتەوە بەرگوێی زۆر کاتەوەت کردووە گۆرانیە کە نەک کاڵ بۆتەوە بەڵام وردە نەجیلی ئێستا نایزانن پێی ئاشنانین تۆ ئەم گۆرانیانە دوتوەتەوە زیینوت کردووە واللهی من دایمێ خواگەڕێم گۆرانیەک خۆش بێ بەلامەوە ئێستا تەمەنەمەی کاگە ئەحمەد شەماڵی ڕەحمەتیە هەزار ڕەحمەت لە قەبری بێ ئەم گۆرانیە ئەتوانم بڵم خەڵک گوێی لێ بووە بەس زۆر نە لەوانەیە بڵم گەنج هەر گوێی لێ نەبووە بەس کە من تازەم کردەوتمەوە لەوانەیە بڵم لە 175 بۆ 50 بۆ 65 ئەی ساقی مەیخانە دەردی دڵم گرانە باڵێ ساڵح ئەوەی کاک ساڵە سەرسناری کاتی خۆی ئەو گۆرانیە لە گەڵتی مۆسقای هەولێراوتی لە هەشتاکانە جا نازەمەوە گۆرانیەکەی پێشکەشمان بکەیت ئەو چاوم عەفو دەستی خۆش بێت سپاس ساقی مەیخانەیە کاک جەلالیش لەگەڵ یا زۆر وەخت گویانەتە و ئیتر تێکەڵ یەکەنەوە لەگەڵ ئەو چاوەشین و جوانە و بەڵێ لەگەڵ مقامێکی بۆ زیاگرۆ کاک جەلال سەعی زۆر خۆش دەڵێت منیش زۆربەی وەختە و مقامی لەگەڵ ئاڵێمەوە زۆر خۆش ئەی ساقی مەیخانەوە دەردی دڵم گرانەوە ئەی ساقی مەیخانەوە دەردی دڵم گرانەوە ئەم شەو میوانداریم بکە زامی دڵم تیمار بکە ئەم شەو میوانداریم بکە زامی دڵم تیمار بکە دێوانم دێوانم وەیلانیە و کێوانم دێوانم دێوانم وەی لە خزم و کەس بێگانم یەرشەمع و من پەروانەیە تەحویلێکی جاتیاڵێ پێ بڵێ باو نازانینە لەسەر چی لێم باقینە پێ بڵێ باو نازانینە لەسەر چی لێم باقینە ئەوری لا من بەرداوە وەک وەتری سەرباشینە ئەوری لا من بەرداوە وەک وەتری سەرباشینە دێوانم دێوانم وەیلانیە و کێوانم دێوانم دێوانم وەی لە خەزم و کەس یەگانم یەرشەمع و من پەروانەیە دەستەکانە خۆش بێ و دەنگە هەر بمێنێ وەستا جەلیل چەند گرنگە لەوەی کە ئەم گۆرانیان فۆلکلۆریان کە ئەوترێنەوە بەڵام تێک نەدرێن ڕەسەنایەتێکی خۆی بمێنێت بە خۆشحاڵی و ئێمە ئێستا هونەرمەندە گەنجەکانیشمان گۆرانی فۆلکلۆریەکانیان لە یاد نەکردو هەمیشە گۆرانی فۆلکلۆریەکان ئەڵێنەوە بەڵام چەند گرنگە ئەو ڕەسەنایەتی تێک نەدرێت لە گۆرانی فۆلکلۆریەکەیە خۆی هیچ گۆرانیە هەر نابێت ڕەسەنایەتی خۆی تێک بشێت ئەو چۆن ئەو گۆرانی هاتووە لاوەڵەوە بێر ئاوا بوترێتەوە بەزی تر هەر ئینسان و هەر هونەرمەندە و بە دەنگی خۆی بە ستایلی تایبەت بەخۆی بە شێوازی خۆی بیڵێتەوە بە ئاوازەکە تێک نایە بەڵام کەم تا زۆر هەندێک جار ئێستا ئەبنرێت لەوەی کە ئاوازەکە تێکەدرێت هەندێک جار تێکستی گۆرانیەکە لەگەڵ ئاوازەکە تێکەدرێت قەید چیەکە با شیعرەکەی بگۆڕن بەس ئاوازەکە نابێت دەستکاری پێ کاک جەلیل لەرەوە داواکاریکیان هەیە دوو ئاوانەکەی بەسەر چاو یەک وەڵای با دووانەکەی شوێن
ماڵە گەورە سەرە و خوارە ڕۆی بە پێچ و دەورە تۆ بە ڕووناچی وێنەی بلووری ئاوی زیندەگی گشارە زووری ئەناڵ مەڵێم تۆ وەگەوێنەی بۆ شوێن دەستکردی کردگار وێنەی بۆچ پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نەزدەرانی جان دەستی پەروەردگار بوون بە دەوری تۆدا گوڵی بەهار بوون بە شەدەی کراسی کەتان وەک کەتانی جەریانە سووتان وەک بە شەوی تاریکی دەیجوو بورجی ڕەژماڵیان بڕەکرێ لە نور شەوی مانگە شەو ئاوای خەوتن لە دوای سرەوتن کاتی تێکەوتن ئەو لە شولارەی بەشڵە پەیمەلە دڵی بێدادیان ئەخستە پەلا ئەی بۆ پەریخان نازداری جافان ئاهوی زەرباوی عنبەرێ کڵافان ماڵا بەگزادە و سیڕەی سەماوەرە ڕوویە و ڕووبارەی واگرێتە بەرێ ئاوازی سەقر و باز و باڵەبان حیلەی هەماینی جنسی کە حێلان ئەمان هەمووی خوادا بووی
بجاف حكم دار يقول بلاف وقزاف يا أخوة هالحشي ئازان خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە ئێستادا پشوێک وەرەگرین و دواتر بەردەوام بین لەگەڵتان و هونەرمەندێکی ڕۆژاوای کوردستان لەگەڵمانە بێت و درێژە بە پرۆگرامی. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئەمە بەردەوام ئەبین لە پرۆگرامە تایبەتەکەمان لەم بەشەی پرۆگرامەکەماندا میوانداری هونەرمەندێکی دیکەی زۆر خۆشەویستمان کردووە لە ڕۆژئاوای کوردستانەوە هاتوتە خزمەتی ئێمە پرۆگرامەکەی ئێمە جوانتر ئەکات ئەویش هونەرمەند شەفدار کۆبانێ کەسە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆکەمان ئامادەیە و بۆی بەچەند بەرهەمێکی خۆی پرۆگرامەکەمان تایبەتر و جوانتر بکات. کاک شەفدار سڵاو لێبێت جژنیش پیرۆز بێت. جژنێوەژی پیرۆز بێت پیرۆزبایی جژنە پیرۆزەی خۆت بگەیەنیت. جژنێ قوربان لە هەموو کورد و کوردستان لە هەموو مسلمانان پیرۆز بێ ئینشاڵڵا ساڵی دووبارە بەبێ سەرکەوتنێ لە ڕۆژاوی کوردستانەوە تاوە فێرە بەخێراتن تەکەین و زۆر بەخێر زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت جا بەرهەمێکمان ئامادەیە ڕاستەخۆ فەرموو بەرهەمێکمان پێشکەشکە باش فەرموو. وقدري رشي تبخورتي الله من خرابك تبدستي دوستان ومروان بنذشت شيخان وملان جهوار بابودي أذنا زلال دنيا بمرشكر وخدري قدري تبخورتي مالا من خرابك وقدر رشي تبخر لغي وجوانا من داي بري مداولاتي خربان تذكر ما دني
بیمارستانم وخدر دل مرایخ دل مرایخ دل مرایخ قدری دشتا حراني قرمه دشتا حراني قرمه آگرد بهاری لسرمي آگرد بهاری لسرمي چند سال البنداد دمي چند سال الهويا دمي چگمی دواری الجنة واري البامي وي عفرين واري بالبلاد سليماني هيلنا لان تخزى من تيداي وي كوباني بخشي قلان قلان عفرين واري بالبلاد سليماني هيلنا عشقي تخزى من نابداي وي دشتا حراني قرمه دشتا حراني قرمي آگرد بهاری لسرمي آگرد بهاری لسرمي دشتا حراني قرمه دشتا حراني قرمي آگرد بهاری لسرمي آگرد بهاری سر وی وی دست خوش به حساب بی دستکان خوش به دست خوش به وەستا جەلیل بە کاتەکەمان زۆری نەماوە بەرهەمێکی ترمان پێشکەشکەی پێمان خۆشە زۆرترین بەرهەم و کەمترین قسەکردنی واتیان بەسەر ئەو شاوە فەرموو
گشتی حوزوکانیە سەر بە سەڕانی ئەگەڕام جوانێکی وەک تۆی لێنە مو بڕە مامە خەلەن قوربانی یەک چاویە ئەی وەرە وەرە گەوهەرێ سنگت حەوزی کەوسەرێ هەی وەرە وەرە گەوهەرێ سنگت حەوزی کەوسەرێ خۆشترە لە ئاوی زمزمە حەجادی دەچ ناو سەرێ خۆشترە لە ئاوی زمزمە حەجادی دەچ ناو سەرێ خۆم دوورم نایگەمێ کەس نییە وەڵامی بەمێ هەی بۆ خۆم دوورم نایگەمێ کەس نییە وەڵامی بەمێ سەبر و هۆشیان لێ بڕیوەرم کەوتومە بە حریغەمێ سوچی پەچاکەت لەدەم بامان دەرچێ لەو تەمێ ئەی وەرە وەرە گەوهەرێ سنگت حەوزی کەوسەرێ ئاغ وەرە وەرە گەوهەرێ سنگت حەوزی کەوسەرێ خۆشترە لە ئاوی زمزمێ حەجادی دەچ ناو سەرێ خۆشترە لە ئاوی زمزم حەجادی دەچ ناو سەرێ لقوي جواب ملاوة لسليماني بولاوة لقوي جواب ملاوة عمري شغلتي وابو شير بايها وجيراوة هاتي مكي وكو من قوتي لي ويرنيا واري ورا ورا قوري سنقت حوزي كوسري اي ورا ورا قوري سنقت حوزي كوسري خوشتر الابي زمزم حجادي دشنا وسري خوشتر الابي زمزم حجادي دشنا وسري يا خوابي وي بسپاسانك وەک بولبولان فەصلی بەهار وەک بولبولان فەصلی بەهار دەرۆژ عەبدوڵڵا بەڵێ بە جا ئەمەش ئەگەر جێکەینەوە خراپ وەڵڵی خۆ وەک بولبولان فەصلی بەهار شەو ڕۆژ و لەیل و نەهار دەناڵێنم بۆ وەسپیار وەی وەی دەی دەی وەی بارانە مەحبوبان چاویان جوانە دەستی لێ مەدان هاوار جێڕاوگەی یارانە بازی مستم چوو لە دەستم تاجری کەشتی شکستم با بمرمە یار جوانە هەر بمێنێ دەسەکانە خۆش زۆر سپاس کاک شەفدار ئەگەر بە کورتی پاس لە جەژنی ڕۆژ ئاوا بکەی ئەم جەژنە لە سلێمانی بووی جیاوازی هەیە جەژن لەوێ و جەژن لێرە خودێ فەرقی نینە هەر یاکە جەژن لای کوردان هەر یاکە فەرقی و فەرقی نییە چە باش ئەگەر بە کورتی پاس لە ئەزمونێکی کاری هونەری خۆشت بکەی لەکەوە دەست با کاری هونەری کردووە لەکەوە دەست با کاری هونەری کردووە باس لە ئەزمونێکی خۆت بکەیت بەڵێ من لە ساڵی 2009 وەکی گروپێکی بۆی نەورۆز و ئاهەنگی قەومی بڵێن نیشتیمانی دروست کرد لە شاری کۆوانی
دەستان خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر خۆشحاڵیکردین ئەمڕۆ سپاس بۆ ئێوەی عزیز کاک ڕێباز کاگراسی کاکاروان کاک پێشەواز زۆر خۆشحاڵ بووین کاک جەلیل بەرز گەورەت کردین زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ ئامادە بووین لە پرۆگرامە کاک شەفدار تو بە هەمان شێوە پرۆگرامەکەتان تایبەتر و جوانتر کرد بوو زۆر سپاس بەرهەمێکمان ماوە بەرهەمێکی وەستاد جەلیل کۆتایی بە پرۆگرامەکە هێنین ئازان و خۆشەویستان چاوەی بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەش کرا زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست و ئەم ئێوارەیە کاتژمێر 6 لە پارکی هەواری شار کۆنسێرتێکی تایبەت هەیە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بە بەشداری هونەرمەندان ئەحمەد خەلیل جێگری میدیا حسێن و سامان عومەر و ئارام شەیدا کە کۆنسێرتێکی گەورە کۆنسێرتێکی جوان پێشکەشەکەن هاتن بۆ هەمووانە کاتژمێر 6 هیوادارین کە هەمووتان لەوێ ئامادە بن کۆنسێرتەکە زۆر خۆشە بێت و بە ئامادەبوونی ئێوە جوانتر و گەورەتر و ڕازاوەترە بێت پرۆگرامتان پێشکەش کرا هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە خوازی سپاس بۆی کە تا ئێستا بینەری پرۆگرامی ڕۆژێکی نوێ پرۆگرامە تایبەتەکە بووین هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشییا بن و کاتەکانتان بەخۆشی بەسەر بەرن هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازین و ڕۆژێکی خۆشتان هەبێت هەمیشە شاد و بەختەوەر بن
سەرستیشێ بڕوو تا ڕادە ماڵێ دەیری بەختی من ڕۆی شەقەیدا لە شەواڵێ نەهاتی ڕووی تێکردوم کەوتومەش بەتاڵێ کەوتومەش بەتاڵێ لەیلا گوڵی بەهاری وەناو شەینێ و گوڵزاری ئەوری لە من بەرداوە لە لادێ و لە شاری دەوەرە بم دەرێ ماچێ تۆ لەو کابرای خەسار ئەی تۆ لەو کابرای خەساریە